بەڵێ مادەی دوای ئەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 15 دوو پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم ئەم مادەیە بەم شێوەیە لێ بکرێت: وەزیری دارایی و ئابووری ڕێنمایی پێویست بوو جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایە دەردەکات کە دەردەکات لە ماوەی 30 ڕۆژدا. پێشنیاری دووەم وەک خۆی وەزیری دارایی و ئابووری ڕێنمایی پێویست بوو جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایە دەردەکات. بەڵێ زۆر سپاس. مادەی 15 دوو پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمانی لەگەڵە؟ بەڵێ دوو ئەندام. سپاس. پێشنیاری دووەم هەر بەڕێزێکی لەگەڵە وەک خۆی. بەڵێ زۆر سپاس. بەدەنگی 65 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 16 هیچ پێشنیارێک نییە وەک خۆی کار بە هیچ دەقێکی یاسایی یان بڕیارێک ناکرێت کە لەگەڵ حکومەکانی ئەم یاسایەدا ناکۆک بێت. کار بە هیچ دەقی هیچ یاسایەک یان بڕیارێک ناکرێت. کار بە هیچ دەقێکی یاسایی یان بڕیارێک ناکرێت کە لەگەڵ حکومەکانی ئەم یاسادا ناکۆک بێت. دروستە، بەڵام ئەبێ ڕاستیکەینەوە بێ بڵین کار بە دەقی هیچ یاسایەک یان بەو سیغەیە کار بە دەقی هیچ یاسایەک یان بڕیارێک ناکرێت کە لەگەڵ حکومەکانی ئەم یاسایە ناکۆک بێت. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەم دەقەیە. بەڵێ بەدەنگی 79 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. 69 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. بەڵێ 69. مادەی 17 سەبارەت بە مادەی 17 هیچ پێشنیارێک نییە وەک خۆی لەسەر لایەنە پەیوەندیدارەکان پێویستە حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن. بەڵێ بەڕێزان هیچ پێشنیارێک نییە بۆ مادە 17 هەر کەس لەگەڵ دەقەکەی وەکەوەی بەڕێز کاکتۆر عەبدولسەلام خوێندەوە. بەڵێ سپاس. بەدەنگی 69 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادە 18 بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادە 18 هیچ پێشنیارێک نییە وەک خۆی ئەم یاسایە لە ڕێکەوتی بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان جێبەجێ دەکرێت. سپاس. بەڕێزان دەقی مادەی 18 هیچ پێشنیارێک نییە وەک خۆی هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمانی لەگەڵا. با بفەرموێ دەنگدا. بەڵێ 61 ئەندامی بەڕێزی پەرلەمان دەنگیان بەو مادەیە داوە پەسەند کرا. هۆیەکانی دەرچواندن. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە هۆیەکانی دەرچواندن سێ پێشنیار هەیە. پێشنیار یەکەم بەم شێوەیە دابڕێژرێتەوە: لە پێناو چەسپاندنی دادپەروەری و پارێزگاریکردن لە مڵک و ماڵی گشتی دەوڵەت لەلایەن فەرمانبەران و ڕاستپێدراوان بە ڕاژەی گشتی لە ڕێگەی چاوپۆشینەکردن لەگەڵ حاڵەتەکانی پشتگوێ خستن و کەمتەرخەمی یان بە ئەنقەست زیانگەیاندن بە مڵک و ماڵی دەوڵەت یان سەرپێچیکردنی یاسا و بڕیار و پەیڕە و ڕێنمایە بەرکارەکان ئەم یاسایە دەرچوێندرا. پێشنیاری دووەم بەم شێوەیە دابڕێژرێتەوە:
لە پێناو پارێزگاریکردن لە مڵک و ماڵی گشتی دەوڵەت لەلایەن فەرمانبەران و ڕاستپێدراوان بە ڕاژەی گشتی لە ڕێگەی چاوپۆشینەکردن لەگەڵ حاڵەتەکانی پشتگوێخستن و کەمتەرخەمی یان بە ئەنقەست زیان گەیاندن بە مڵک و ماڵی دەوڵەت یان سەرپێچیکردنی یاسا و بڕیار و پەیڕە و ڕێنمایە بەرکارەکان و بۆ ئاسانکاری کارڕایەکانی خێرایی یەکلایکردنەوەی دۆسیەی پەیوەندیدار بە مڵک و ماڵی گشتی ئەم یاسایە دەرچوێنرا. پێشنیاری سێەم وەک خۆی لە پێناو پارێزگاریکردن لە مڵک و ماڵی دەوڵەت لەلایەن فەرمانبەران و ڕاستپێدراوان بە ڕاژەی گشتی لە ڕێگای چاپۆشیکردن لەگەڵ حاڵەتەکانی پشتگوێخستن و کەمتەرخەمی یان بە ئەنقەست زیانگەیاندن بە مڵک و ماڵی دەوڵەت یان سەرپێچیکردنی یاسا و بڕیار و پەیڕە و ڕێنمایە بەرکارەکان ئەم یاسایە دەرچوێنرا. بەڵێ بەڕێزان ئەوەی ئەخیر پشتگوێ نەخستن چکە دەچێتە ناو پرۆتۆکۆڵ. بەڵێ هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری یەکەمە 2 ئەندامی لەگەڵا، هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری دووەمە 1 ئەندامی لەگەڵا، هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری سێمە وەک خۆی بەڵێ بەڕێزان بەدەنگی 67 ئەندامی پەرلەمان هۆیەکانی دەرچوانن پەسەند کرا. ئێستا کۆی پرۆژە یاساکە خەینە دەنگدان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمانی لەگەڵا با بفەرمێت دەنگدا. بەڕێزان زۆر سوپاس بەدەنگی 71 ئەندامی پەرلەمان پرۆژە یاسایی لە ئەستۆکردن لە هەرێمی کوردستان پەسەند کرا. پیرۆزبایی لە خۆمان و لەگەلی کوردستانەکەین. بەم شێوەیەش دانیشتنەکەمان کۆتایی پێێنین و زۆر سوپاس.